شانۆی شەڕڤانۆ بەرهەمی پەیمانگای هونەرە جوانەکانە هاوکات بە هاوکاری کللتوری چەتر ئەم بەرهەمە پێشکەشەکرێت. شانۆی شەڕڤانۆ وەرگیراوە لە ئۆرستیای ئەسخیلۆس کە وەرگێڕانی نووسەر کاخەبات عارفە. هەڵبەتە ئەم شانۆیە شانۆیەکی یۆنانیە، گریکی کۆنە، ئێمە و جیهان بەگشتی مرۆڤایەتی ئەو پاشخانەی کە هەیەی پەیوەندیشی گەورەی هەیە لەگەڵ کەڵچەری یۆنانی و کەڵچەری مرۆڤایەتیە. بێگومان کوردیش بەر ئەم حاڵەتانە کە وەکو ململانە سیاسیەکان، وەکو کێشە کۆمەڵایەتیەکان، وەکو پەیوەندیە ئەزەلیەکان، قەدەریەکان، هەموو ئەمانە کە لە یۆنانە هەبووە بێگومان هاوبەشێکی گەورەی هەیە لە نێوانی سەرجەمنەتەوەکانە. هاوکات لەگەڵەوەیە هەندێک سمبوڵ و ڕەمزی گەورە هەیە لە ناو شانۆی ئۆرستیایە. زۆر لە ئێستای کۆمەلگای کوردیە چوو کە باسی کۆمەلگای کوردیەکەین، ئەلبەتە باسی هەموو کوردەکەین لە ناوچەکەدا، چونکە ئێمە هەندێک قەدەری ئێمە وا بۆ کاندێجار شەڕ و ململانی و داگیرکاری و کێشەی خاک و کێشەی کۆمەڵایەتی و کێشەی سیاسی و ململانیەکانمان بە هەمان شێوە ناو ئەم تێکسایان ڕەنگیا بووە. بۆیە بیرکردنەوەکە ئەوە بوو کە چۆن ئێمە سوود لەم تێکسەوە بگرین و بۆ کۆمەلگای کوردی پێشکەشکەین. هاوکات کۆمەلگای کوردی خۆی تابینێتەوە ئەسکا بەشێکە لەو وهێنانی ناوی شەڕڤانۆش بۆ ناو ئەم شانۆیە. هەڵبەتە سمبولی شەڕڤانۆ ناوە، ینی جەنگاوەر. شەڕڤانۆ بە واتای جەنگاوەریە. کوردیش بەردەوام وەکو جەنگاوەرێک لە ململانەیەکی گەورە بوو، هەم لە نێوەندە سیاسەکەیان، لە نێوەندە کۆمەڵایەتیەکەیە، لە هەموو بەشەکانی ترە. هەڵبەتە ئەم شانۆیە لە ڕووی چیرۆکەوە چەندین چیرۆکی جیاوازمان بۆ گێڕێتەوە. بەڵام خاڵێکی تر کە ئێمە لێرە زۆر تەرکیز فۆکسمان لەسەر کردووە، ئەویش پەیوەندی بەوە هەیە بەچی تەکنیکێک ئەمە پێشکەشەکەین. بێگومان هەوڵمان ناوە چۆن فەزایەکی جیاوازتر لەو فەزا تەقلیدی کە لە ناو شانۆیە هەیە هەوڵەیەن بە شێوازێک ئەمە پێشکەشکەین، شێوازی هونەرە، کەواتە چیرۆکەکەمان لەلایەکەوە هەیە، بەڵام چیرۆکە بە شێوەیەکی ڕیال پێشکەش ناکرێ، بەڵکو هەوڵەیەن بە ئاستێکی هونەری پێشکەشکەین. بەردەوام ئیشمان لەگەڵ ئەکتەرەکان، بەڵێ منۆک و دەرێنەر ئیش مەگەڵ ئەکتەرەکانەوەیە. ئەکتەرەکان چی شتێک ئەتوانن پێشکەشکەن ئاستێکی بەرزی هونەری هەبێ، چونکە خەڵک خۆشی ئەتوانێت چیرۆکێک بخوێنێتەوە، بەڵام مادەمیە بۆ شانۆ ئەبێ وێنە ببینێت، ئەبێ دیالۆگ گوێ لێبێ لە ئاستێکی هونەریە، ئەبێ فەزایەکی تەواو ببینێ لە ناو شانۆکەیە. بۆیە گەڕانی ئێمە بە شوێن دروستکردنی ئەم فەزانوەیە لە ناو شانۆکەیە هەڵبەتە کاتی پێویست بووە، بیرکردنەوەی پێویست بووە. تەکنیکی ئیشکردنی ئەم جارەشم من وەکو دەرهێنەر جیاوازە لە کارەکانی ترمێنی هێڵی ئەم نمایشەمان جیاوازە لە هێڵی کارەکانی تر، هەم لە ڕووی فەزاسازیەوە، هەم لە ڕووی ستەیج دیزاینەوە، و هەم لە ڕێی مامەڵەکردنی ئەکتەرەوە و هەڵسوکە و لەگەڵ ئەکتەرە. بۆیە بە شێوەیەکی گشتی هەوڵمان ناوە کە بتوانین فەزایەکی تازە بدۆزینەوە، بەڵام فەزایەکی ئاستی بەرزی هونەری و ئەکتەر بە تەنها ئەوە نەیە بێ قسە بکات و بڕوات و دانیشێت و مامەڵە بکە. ئەکتەر چۆن نتوانێت جەستەیەکی تەواو جەستەیەکی پرۆفشناڵی خۆی پێشکەشکە. خەڵک هاتۆ شتێک ببینێ کە نەیبینێ بێت. گەورەترین کێشەی ئێمە هەندێجار ڕوبڕێبینەوە، ئێمە حەزەکەین هونەرەکەمان لە واقع بچێت. منم پرسیاراکەم بۆ بێ هونەر لە واقع بچێت. یەکێک لە داهێنانەکانەوەی بێ خەڵک بێ شتی تازە ببینێت. من داوا لە بینەرانەکەم بە هیچ جۆرێک ڕازی نەبن بۆی کە خەڵک ئەمان شتیان پێشکەشەکە کە لە ژیانە ڕوئەیە. مادام لە ژیان ڕوئەیە تۆی تر پێویستە بە چییە؟ ڕەنگە ژیان خۆی زۆر جوانتر بێ لەوەی کە هەیە، بەڵام کاتێک یەیتە ناو هۆڵێکەوە، یەیتە ناو شانۆیەکەوە، چ ناو سینەمایەکەوە، چ ناو گەلەریەکەوە، ئەبێ هەمیشە ئاستێک ببینی، هونەرێک ببینیت، هونەرێکی باڵا، و اینجا خۆت لەناو ئەو هونەرە باڵایە ببینیتەوە. بۆیە بۆ هیوایی کە بتوانین شەڕڤانۆ ئاستێکی هونەری باش پێشکەشکە و شانۆی شەڕڤانۆ چاوەڕێتانەکە لە 23 حوتی ئەم مانگە و ڕۆژانی دوایی کاتژمێر 6 لە هۆڵی بەدی عەدارتاژ لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە پێشکەشەکرێت. سوارە لە شانۆگەری شەڕڤانۆ. شەڕڤانۆ کارکتەرێکە کە لە دەقی ئۆرسیاوە وەرگیراوە ئۆرسیای ئەسخیلۆسەوە. ئەم ئیشەی ئێمە بۆ جیاوازە لەبەرەوەی پەیوەندیمان کردوەوە بە کللتوری کوردی خۆمان، بۆیە جیاوازە لە هەموو ئیشە جیاوازەکانی کە ئەکرێت لە ئەمساڵ لە شاری سلێمانیە
ئەمە ئیشێکە کە پەیوەندی بە خۆمانەوە هەیە کە باسی ژانی ئێستەمانەکە باسی بارودۆخەکانی ئێستەمانەکە باسی ئەو نەهامەتیاناکە کە ئێمەی کورد پیایە تێپەڕیمین و بۆ چەند ساڵێکی تریش کە ڕەنگی هەیە هەر پیایە تێپەڕین. کارکتەرەکەی من ناوی پەیام هێنا. پەیام هێند یەکێکە لە بنەماڵەکانی هێرمس کە خواوەندی سورعەت و خواوەندی گێڕانەوەی مەسجەکان و گێڕانەوەی پەیامەکانی لای خواوەندەکانە لیۆنانە. بەڵام ئەم کارکتەری من کە ئیشم تیا کردووە هیچ ڕەبتێکم نەکردوێتەوە بە خواوەندەکە خۆیەوە بەڵکو مرۆڤێکی ئاساییم لێ کردوێتەوە. ئەم کارکتەری من کە لە جەنگە گەڕێتەوە بە هەزارەها نەهامەتیات تێپەڕێت، بە هەزارەها ناخۆشیات تێپەڕێت، بە هەزارەها خوێن و کوشتارات تێپەڕێت، بەڵام ئەوەی کە پیرۆزیە لای ئەوەی کە دڵخۆشە بۆی بگەڕێتەوە ئەو خاکی خۆیەتی کە ئەمەش بەشێکە لەوەی کە پەیوەندی بە ئێمەی کوردبوونەوە هەیە کە ئێمە بۆ ئەجەنگین لە پێناو خاکە ئەجەنگین، لە پێناو ئازادی خۆمانە ئەجەنگین، لە پێناو ئەو شتانە ئەجەنگین کە خۆمە وەکو کوردبوون پێویستمان پێێتی و ئەمانەوێت و بمانەوێت نەخشیکەین بۆ خۆمان. شانۆگەریەکە لە ڕاستیە هی ئەوەیە سێری بکەن، هی ئەوەیە بینەر بیبینێت لەبەر ئەوەی سیمبولی خۆمانە، سیمبولی کوردبوونی ئێمەیە. من زۆر بە باش ێزانم کە هەموو کەسێک لە شاری سلێمانیا پێی بکرا بتوانێت بێت و سێری ئەم شانۆگەریە بکات لەبەرەی شانۆگەریەکەت نەک تەنها بەس بۆ بینین بەڵکو ڕۆحێکت پێبەخشێ، واو لێکا بیرکەیتەوە، واو لێکا هەستەکانە بجوڵێ بەرامبەر بە کوردبوونی خۆت و بەرامبەر بەو نەهامەتیانەی کە چەند ساڵ ئێمە پێیان تێپەڕی. بۆیە هیوادارم لە 23 حوتی ئەم مانگەیە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی لە هۆڵی بەدیعدارتاش بتوانن بێن و چێژ لەم نمایشەی ئێمە ببین. ئەم ساڵ بەشی شانم تاو کردو لە پەیمانگای هونەرە جوانەکان. ئەم بەرهەمە یەکەم کاری منە لە دوای دەرچوونم لە پەیمانگا. ئەم بەرهەمە جیاوازیەکی زۆری هەبوو لەو کارانێکە کە پێشتر کردومە لە ڕووی نواندنەوە، لە ڕووی تەکنیکەوە و لە ڕووی ستایلی ئیشکردنەوە. کارکتەرەکەی من خوشکی شەربانۆیەوە تا خوشکی کارکتەری سەرەکیە. ئەم شانۆیە وەرگیراوە لە دەقی ئۆرستیای نووسەری یۆنانی ئەسخیلۆسەوە، ئەوەی کە سەرنجی خۆمی ڕاکێشا لە سەرەتایە کە هاتمە ئەم شانۆییەوە و گفتوگۆم کرد لەگەڵ دەرهێنەرەکەیە. ئەوە بوو کە بە تەواوەتی دەقەکەی کوردانە بوو، یعنی گۆڕانکاریەکی چاکی تیا کرده بوو و شێوازی ئەزیامان کە قسەمان لەسەر کرد و چۆنێتی نواندن و ئەو جیاوازی کە لە شانۆکانی ئەمە تاوەکو ئەو شانۆیانەی کە پێشتر بنکارم تیا کردووە قورسە. هەندێک جار بە ئاسانی نەمەتوانی ئەو شتێک کە ئەو ئەوێت بووی یعنی پیشانی بەم، بەڵام بە پێی کارکردنم لەگەڵیا و جوهدی خۆم و دەرهێنەرەکەم توانیمان وردە ئەو کارکتەرە بنیاد بنین ئەگەر چەندێک قورسیش بێ. هەڵبەتە شتێک کە تۆ بتێ بە جوانی پیشانی خەڵکی بیت و شتێک بێ شایستەی بینەر بێ ئاسان نییە، یعنی نمایشێک نییە بە ئاسانی بێ بەدەستەوە، بەڵام ئیشەڵا ئیشێکی جوان بەرهەمەهێنین و بەم زوانە نمایشەکەین.